شاندê حکومeta Sûrî بۆ danûstandirên aştiyê sebahî çarşam wê bigihte Cinêve. Gorekadiya bi Komala Ezdiyan di nêvbera Tilezêr û Cidalê li devera Şingalê hatiye vedîtin. û şermezariyên seksiyên serokan bûne naverokê bernamên siyasî û yên komedî li Amerîka. سلام و ڕێز و هیڤیان دەمێن خۆش دەگەل کورد کۆنەکشن. بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن کە هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. هاوکاتی هەروادێ و نزیکبوونەوە لە کۆتایی هاتنی شەڕی دژی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ئانکەرە جەخت دەکاتەوە لەوەی پێویستە واشنگتن پشتیوانیە لەشکریەکان بۆ یەکینەکانی پاراستنی گەل لە سووریادا ڕابگرێت و دەژڵێت پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکرات گۆڕانی بەسەردا هاتووە وەلێ هێشتا واشنگتن وەک ئاماژەی پێدەکات لەو دۆسەیەدا هیچ پەیمانێکی بە تورکیا نەداوە. سەرۆک داناڵد ترامپ پەیمانی شکستپێهێنانی داعشیدا لە سووریادا لە ڕێی پشتیوانیکردنی ئەو هێزانەی لەناو ئەو وڵاتەدا شەڕی جیهادیەکان دەکەن. ئێستاش کە دەوڵەتی خلافەت نزیکە لە تێکشکان پشتیوانی لەشکری ئەمریکاش بۆ ئەو هێزانە بەرەو کەمبوونەوە دەڕوات. هەر لەگەڵ سەرکەوتن بەسەر داعشدا پلان و بەشێک لە پرۆسەکە کەمکردنەوەی پشتیوانیەکانە بۆ هێندێک لایەنی دیارکراو. ئێستا کە دەوڵەتی خلافەت بەرەو لە ناوچوون دەڕوات یعنی لە شوێنێک داین بۆ ڕاگررتنی پشتیوانیە لەشکریەکان، بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە پشتیوانی ئەو لایەنانە بە تەواوی ڕابگیرێن. کۆبوونەوەکانی بە مەبەستی ئاشتین بەس نین تا بگوترێت قەیرانی سووریا کۆتایی پێدێت. هاتنە ئارای ئاشتی لە ناو سووریادا پێناچێ ببێتە مایل ڕەوانەوەی نیگەرانیەکانی وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش تورکیا. ئەنکەرە ناڕازیە لەو پەیوەندیانەی لە نێوان ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکرات هەن. سەرۆکوەزیری تورکیا لە سەردانەکەیدا بۆ بەریتانیا و کۆبوونەوەکانیشی لە لەندەن هەمان بابەتی باس کردووە و دەخوازێت کۆمەکە لەشکری و داراییەکان بۆ یەپەگە ڕابگیرێن. بەڕێز ترامپ تێگەیشتووە لەوەی چی بۆ تورکیا گرنگە. هەر لە سەرەتاوە ڕێبازی تورکیا لە شەڕی داعشدا ڕوون و ئاشکرا بووە. ئەوەی ئێمە دەڵێن ئەگەر شەڕی داعشت دەوێت پێویستە هاوبەشی دروستت هەبێت. ناتوانیت شەڕ دژی تیرۆر بکەیت و ڕێکخراوێکی تری تیرۆریستی بەکاربهێنیت. کۆشکی سپی ئەوەی پشتڕاست نەکردوێتەوە هیچ پەیمانێک درابێ بە تورکیا لەسەر ئەم دۆسەیە. واشنگتن یەپەگە بە بەشێکی سەرەکی دەزانێت لە شەڕی دژی تێرۆریستاندا، بەڵام سەرۆکوەزیری تورکیا دەڵێ پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و یەپەگە گۆڕاون لە وەتای سەرکەوتنی گەورە بەسەر داعشدا هاتووە لە عێراق و لە سووریاشدا. کاربەدەستانی کورد لە سووریا نوقوڵی دەکەن لەوەی هیچ گۆڕانێک هاتبێتە ئاراوە. هیچ گۆڕانێک لە ئارادا نییە لە پەیوەندیەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و بەڕێوەبەرەتی ئەمریکادا. کورد لە سووریا لەو بڕوایەدایە وەک دەڵێن بێگومان پاش لە ناوبردنی داعش ڕێکخستنەوەیەکی تر دێتە ئاراوە لە دۆسەی گەیاندنی چەک لەلایەن ئەمریکاوە. هەر بۆیە ئێمەوەها دادەنێن ئەو ڕاگەیاندنەی تورکیا نادروست و نەگونجاویشە. هیچ گۆڕانێک لە ڕێبازی ئەمریکادا نییە کاتێک دێتە سەر هاوکاری لە نێوان ئەمریکا و هێزەکانی سووریای دیموکراتیەکدا. لەو بڕوایەداین پشتیوانیەکان بەردەوام دەبن تا لە ناوبردنی تەواوەتی داعش لەو ناوچانەی ڕێخستن و هاوکاری نێوان ئەمریکا و هەسەدەهەن. بەڵام لە ناو خەڵکی ئاساییدا لە کوردستانی سووریا گەشتبینی بەرامبەر هەڵوێستی ئەمریکا زۆر نییە. هەڵوێستی ئەمریکایەکان لە گەلانی ناوچەکە بە درێژایی مێژوومان نە لەگەڵ شۆڕشەکاندا بوون نە لەگەڵ گەلانی سەرکوتکراودا بوون. هەرکە ئەمریکایەکان بەرژەوەندیان نەما لێرە ئیتر پشتیوانەکان دەبڕن لە یەپەگە و هەروەهاش دەستبەرداری خەڵکی بێچارە دەبن کە لە ژێر دیکتاتۆریەتدا دەژین. ئەمە سیاسەتی ئەمریکایە لە باکووری سووریا. بەڕێوەبەرایەتەکەی داناڵد ترامپ هیچ ئاماژەیەکی نەداوە سەبارەت بە ئایندەی پەیوەندیەکانی ئەمریکا و کورد لە سووریادا لە کاتێکدا شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ڕوو لە کۆتاییە. ئەلبەتە باوەڕین جودا دنێڤبەرە خەڵکی عادەتی و سیاسەتوانên کورد دەهەیە لە هەمبەر ئالیکاریên ئەمریکا ji Kurdan re. Berî em werin stûdiyê em bi Skypeê digel Salih Muslim hevserokê berê yê PYD axiftin û baweryawî li ser vê mijarê wergirt. Bele rayedarê Tirkiyê dixwaze bira Erdogan dixwaze bira wezîrê karê derve bi Çavuşoğlu be. Bana tiştê ku dibêjin gorê kêfî xwe fehm dikirin. Gorê ku tê balê wan yan xwestekê dilê xwe tîne ziman.
لهم حقیقت نوها برای استرام باتشتا نگوتو بو برای استرام گوتو بو روش هاتی گوارتنا رق رزگار بویه دبه هم جنوبا چکی کام دادنه که برچاو بکن بس بحث خود کرنه و برینه نکرو و تشتی هانا که هاتی گوتن نراست بگوما بله البته بله تشتاکی دین گوتو بو یعنی فرمو اونا دبین هفکار ما دبیجن هفکار ما یعنی رایدار امریکی دبین هفکار ما هفکار خوابون یعنی ارتاق کبونه ارتاق بونه هفکار بگومان بردوامی دیگه یعنی به هوا کی آریکاری خواه و هفکاری خواه بردوام بکن يعني اون دي بيجن نها هي شر داعش معايا او آلی کاری بردوام با يعني روشاتي گوهرتن رق رزگار بي رنگي آلی کاریا بي گوهرتن بگو يعني حر روشة حرب واجهة كي تشنا بيويس بيجرجن إنها روشة تجارتنا يعني إنها راح رزقار ودير زور أو هدفك هزن سوريا ديمقراطيك دونا برشا هما جش كي تمام كرنا بيجمان بيويستي بلكي يعني بتشكان كيمتر بينا وأكبر لقالك ديفيجن بله قالك ديفيجن داعش هيش د سوريا دما يعني داعش كاريا بنجين خوا د سوريا د مزري بتاع بجي باكوري سوريا دام بمزرينه يعني بي آلی کاریا امریکیان تایبت آلی کارین چکا اونه کارن ویشاره خبر دام بکن وقتا که امریکی به مرا هفکار کرد ما شر داعش بریوان دکر بریوان به ساله که زیده تر ما شر داعش به تنی خواد کرد امریکی جی وقتی که مرا بونه هفکار یعنی جو وکیزی نو نتوی که مرا بو هفکار شبو برجوانده ما بونه یک که هبه تنبه ام شر داعش مجبورم بکن جبر داعش بو تنکرنه ما هاتی آوا کرنا جبر وی مشارفه بردوام بکنه بله بريز صالح مسلم ديسان من دخواست از بحث كومبونين جنيفا او كومبونين ركابريا سوري بكم كو صباحي شان دي حكومت سورية بكها جنيفا كومبون تينكرن واروجان او بحثايا هون كرد جهد گرن دور دا چما اگر نا چما اون جه ناگرن کی ریگر لپیشیا بجداریا کردان جنيفا دا بگم من یعنی با درفت کوهیجی حتی آنها کسی ام نخواندن جبو جنیفه تبی کماش هر کسی را جبوته ام وکری نجبو نخاش جبو حوار جبو دیالوگ چرا سر کرنه پرسکری که سوری اجالی سیاسی دا ام بخوازن لیکن کسی ام نخواندن که بخوازن ما به هنه کن خینن ام ویش قبول نکن یعنی بگو من وقت کم هرن پروژه ماه شهر ماه بس جباره داشی ما گوتو بو حتى بانا مناكن وك هيزن سوريا ديمقراطيك وك مجلس سوريا ديمقراطيك ور سازيان باكوري سوريا وك بانا مناكن معنا خود لغارين چارا سر کرنه نه جدينا جديات وان ده خويا كرم خويا حتى انها بو جنيف حشتري امتدى تنانا ديسا ناگه انجام به انجام به جبرای کل سر عرضه هنه این هانا کو کانبن کار بکن چاره سری بکن بهیزن هم سیاست خواهنه هم پروژه خواهنه وانا دادن عالیه کی معنی خواهنه که عالی هنه ناخوازن حتی آنها که پرسگری که سوری چاره سر به بله بريز صالح مسلم ديار افهمو يعني ندا خواست کرنا کردان انجام فشار تركيا لسر لاينان كو بتعبت هون وكو بيادا وكو يبقى بجدار نبن دجير فشار تركيا يعني اگر او دجير فشار تركيا ودعوتي كومبونين اشتينكن ومباوردكن امريكا يا روسيا ويغوي خو بدن ربرن تركاكو آلی کاری جوا قد بكن لدمكي دي اگر نهاجي نبا بله انها مسئله ترکان و دکن از تخمین دکم یعنی نه ترک بتنن یعنی ترک هنه ایرانی هنه رژیم سوری هنه ای هانا کش دموکراسی ده ترسن مسئله نه مسئله کرد هنه راست ایرو کرد بلکه پیشنگی دکن جبو پروژه جبو فدرالیزم جبو چاره سری سیاسی لسوری لی همه پرسگریک نه مسئله کردانه ای هانا که دموکراسی ناخوازن ای هانا که ناخوازن سیستم بگو هردن اونا گش که آستگیان در دخینه لپیشه بیاوی که براستی باوري معاه يعني هو هيزن مازن هجمون لدنيا وك روسيا وك أمريكا كل جدي بخازن شهر سر بكن وشهر بمنو كم بكن ده أمجي هذا يعني بريز صالح مسلم سياسة دفان وهفسروكي بري يبيدي أم قال كيس باسياتكن
سەرچەوان سلااوەرێ سەرکەوتن بێژۆڕن. نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتوەکان بۆ سووریا کۆبوونەوەی لەگەڵ دیپلۆماتانی 5 ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی نوێنەران بەرز نرخان لە کاتێکدا داوا لەلایەنە نارەکانی ئەو وڵاتە بە شەڕوێران بووە دەکات کە دەست بەکار بن بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا. کاربەدەستێکی حکوومەتی سووریا و کاربەدەستێکی نەتەوەیەگرتوەکان لە ڕۆژی سێشەمە ڕایانگەیاند کە شاندی حکوومەتی سووریا ڕۆژی چوارشەمە دەگاتە ژنێف بۆ بەشداریکردن لە وتوێژی ئاشتی، بەڵام ئۆپۆزیسیۆنی سووریا کە لە کۆبوونەوەکەی ڕیاضەوە بڕیاریدا بەیەک شاند بەشدار بێت لە ڕۆژی دووشەمەوە لە ژنێڤە بۆ ئەو توێژانە. نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتوەکانە ئێوارەیە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکان قسەی کرد. ئەو داوای لە هەردوو شاندەکە کرد ئامادە بن بۆ توێژەکان، ئێمە ئامادەین و لێرین بۆ توێژ. بەڵام هێشتا جیاوازی لە نێوان ئۆپۆزیسیۆنیشدا هەیە لەسەر مەسەلەکان بە تایبەتی لەسەر ئەوەی ئایا ئێران بانکێشت بکرێت یان ناوە لەسەر داهاتووی بەشار ئەسەدیش. دەبێت بەشار ئەسەد لە قۆناغی گواستنەوەدا دەست لە کار بکێشێتەوە. ئەمە نانووسراوە. ئێمە دەمێکە گوتومانە ئەمە کار دەکاتە سەر پرۆسی بۆ توێژی ئاشتی و ئەمەش بوو بە گەورەترین نەگەرانی بارودۆخەکە. قەدری جەمیل دەژڵێت تەنها و توێژەکانی ژنێڤ نابنەوە هۆکاری چارەسەرکردنی کێشەی سووریا و توێژەکانی ئەستانە و کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی سووریا لە سۆچی هاوکار دەبن بۆ توێژەکانی ژنێڤ. وتوێژی ئاشتی ژنێڤ میکانیزمی چارەسەرکردنی مەسەڵی لەشکری تێدا نییە. لەبارەی سیاسیشەوە گەورەترین گرفت لە ئێستادا ئەوەیە چۆن بتوانرێت کۆنگرەی دیالۆگی نیشتیمانی سووریا پێک بهێنرێت کە نوێنەرایەتی هەمووگەلی سووریا بکات. نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتوەکان گەشتبینە بەرامبەر بەم خولەی و توێژەکان. ئەم قەیرانەی چێکە لە بەدترین قەیرانەکان لە مێژووی نەتەوەیەگرتوەکاندا ئێستا شیانێکی ڕاستەقینە هەیە بۆ بەرەو پێشبردننی سیاسیانە، نەخشە ڕێگایکی ڕوون و ئاشکرا، ئاگربەست، پلانی نێشتنی قەیرانیش بە گشتی لە ئاستانە و عەمانەوە هاتوونەتە ئارا. لەسەر ئاستی نێونەتەوەییش تێکڕاییەکەیە تا گەلی سووریا بڕیار لە ئایندەی خۆی بدا. هەندێکیش پێیان وایە ئەم گرفتانی سووریا کاتێک چارەسەر دەبن کە کێشەی لەشکری گروپە چەکدارەکان چارەسەر ببێت. ناکۆچەکانی نێوان گروپە چەکدارەکان لە سووریا شەڕێکی نێوان داردەستانی وڵاتانی زلهێزان لە ناوچەکەدا. ئەمریکا هێزەکانی سووریای دیموکرات بەکاردێنێت بۆ فراوانکردنی پێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی سووریا. رووسیاش هەوڵ دەدات کوردەکان بباتە بەرەی خۆیەوە لەبەر ئەوەی لە سەداسی سووریان لەژێر دەستدایە و ناکۆشی ئەوان لەگەڵ تورکیا بووە بە ئاستەنگێک بۆ چارەسەری سیاسی. هەوڵی چارەسەرکردنی کێشەکان لە کاتێکدا فشارێکی زۆری نێونەتەوەی لەسەر سووریا هەیە لەسەر بەکارهێنانی چەکی کیمیایی. مایەی نیگەرانیە کە هێشتا ئێمە ڕۆبەڕۆی بەکارهێنانی چەکی کیمیایی دەبینەوە. پێم وابێ زۆر گرنگە و لە بەرژەوەندی هەموو لایەکە بەکارهێنەرانی چەکی کیمیایی بەرپرسیار بکرێن. دەستەیەکی سەر بەڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی بۆ دۆزینەوەی ڕاستیەکان سێ راپۆرتی بڵاو کردوتەوە کە تیایدا نیشان دەدات لەم ساڵانی دواییدا چەکی کیمیایی لە سووریا بەکار هاتووە. و پۆلیسی عێراقی و کار بەدەستی نەخۆشخانە دەبێژن تەقینەکەی لە باشوورا ڕۆژهەڵاتە بەغدای شەڤێدی 11 کەس کوشتن. کار بەدەستێن عێراقی دەبێژن تەقینێ بازارێکی ناوداری بەغدای کرد ئارمانج ئەو 11 کەس کوشتن و 26 دیژی بریندارکردن. هەتانەها چلایەنان بەرپرسیارەخوا ژێ عێریشی ئەشکەرە نەکریە. ئەف عێریشا لە بەغدای هەڤدەمێ قۆناغا داویە ئۆپراسیۆنا لەشکری عێراقیە لە دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە عێراقیدا. داعش دم بەرپرسیارەخوا جوان ڕەنگە عێریشان لە 3 ساڵên بۆری ڕاگەهاندیە. لە هەفتیا بۆریژی سەرک وەزیرە عێراقی حەیدەر ئابادی گوتبوو نێزیکە عێراق سەرکەتنا بە یەک جاری لە دژی داعش ڕابگەهینە پشتی دەرخستنا vê کۆمەڵێ ji بیابانên Rojava عێراقی. لە چەند ڕۆژی ڕابردوودا شوانێک گۆڕێکی بە کۆمەڵی لە باکووری ڕۆژاوای شنگال دۆزیوەتەوە ئەو شوێنەی کە نزیکەی 50 ئێزیدی لێ کۆمەڵکوش کرابوون. دەمێ پەیوا شنگال دەهێتە سەر زمانێ هەر کەسێکی فەرمان و کوشتن و دەردەسەری و گۆڕێن بکۆم دهێنە بیرا مرۆڤی. لەوما بەریا چەند ڕۆژان گۆڕێکی دیێ بکۆم هاتیە دیتن ji لایە şivanekê pezîve di navbera Tilezêr û Cidalê ku dikevîte bakurê Rojavayê qeza Şengalê. Efserekê leşkerê Iraqê ku xelkê devera Şengalê ew niha bi wekalet bûye rêveberê Nahya Qehtaniyê wesa bû dengê Amerîka diyar ketin ku ev kesên hatîne kuştin bi çekê bîkeysî bûye û debance bûye. Gelek hewl dayne ku nêzîkî çiyayê Şengalê bibin belê çekdarên Daeş ew dorpêç kirîne û ekser
کوشتینە. ئەبدە منەظەمە دیترێ ژیر پیشوە هاتینە ئەڤێدەرێ ئەم بیڕە هاتن سەرسەکنین دۆ کێ کارتێکشی ژێدوان مەدی ئەوژی شەوتی بوو بەس مالەسەف مەقبەرە هاتیە شەوتاندن هەنێکجی وێ وەختی چاغێ پێشمەرگە ئەو مەقبەرە هەشەوتاندی ئاگر کاگەشتێ دێدەری کە ئەڤ چاوانەکێدە شەوتیە ئاثارێت شەواتێوانتی هەینە یا بیترمەیخ ناسک بگرانە مەیزانیبانە کینە گرتی خۆدانی وانە بە جلکا پیلاوە هەویێوان هەبانە تشتنی دیتری پیڕە هەبانە هەر درێژاهیە پەیوێن خۆدا ڕێڤەبەرێ نەحیا قەحتانیە بە وەکالەت دیار کرد ku çi pîtedan bi gorên bi kom nehatiye kirin lew mafere ji layên şolejê xul vê keysê bikene xudan. نا هەتانها احتیمامەکی وسانێکێدا ئەو بینەهاتیە ئەو گرن و متخوازن لجنەکە دولي الأمم المتحدة بێت سەروان مەقبەرا بسەکنی و فحوساتی دوان و فحسێ خوینی و تشتاوان ئەو بکە و مەقبەرا بەکن و بۆ سەکنین دا ئەبجین و سایتی بسەری ئێزیدیاتە هاتی بێت قبولکردن الدەولەتە والأمم المتحدة. Dê hête zanîn ku ji mara ew kesên hatîne kuştin di evî gorê bi kom da zêdetirî 5 kesan bûyne û bi dirêjahiya 300 metran hestî û kuloxên wan li ser erdî diyarin û bi tinê nîşanên zelaman lê hatîne dîtin wate bi tinê zelam lê hatîne kuştin. Kawa Emer dengê Emerîka qeza Şengalê. îro Serokê Amerîkî Donald Trump wê hera Kongresê ji bo civînê digal rêberên komariyan berî ku civata sînatoran dengî bide li ser biryarekê ji bo guhartina sistemê bacê li Amerîka. Duh duşembe Serok Trump gejbîn bû ku civata sînatoran dê yasayê pesend bike û got jî ez bawer dikim pêşwazî jê re heye û ez ê ji we re bêjim eger tev sînatorên komarî piştevan bin em ê bikaribin hinek sînatorên demokrat jî qayîl bikin. Piştî kombûnê digel serokî sînatorên komarî piştras kir ku hinek nakokî di navbera wan de hene ji bo rîformên mezin di sistemê bacê de ku dê bacê li ser kampaniyên mezin kêm bike û $1 trilyon li qerzê Emerîkî jî zêde bike. پێدەچێت ئەم هەفتەیە بڕیار دەربێت لەوەی ئایا کۆماریەکان دەتوانن یەکێک لە کارنامە سەرەکیەکانی سەرۆک ترامپ لە ماوەی ئەم یەک ساڵی دا لە ئۆفیس دەرباز بکەن یان نا یاخود دەچنە هەڵبژاردنەکانی میترمەوە بەبێ ئەوەی هیچ بەرنووسێکی بەرچاو پەسەند بکرێت. And we are building a wall on the southern border which is absolutely necessary. کاتی خۆی دانەڵد ترامپ وەک بربژارێک بەڵێنیدا بیمەی سەردەمی ئۆباما پوچەڵ کاتەوە دیوار لە دەوری سنووری ئەمریکا لەگەڵ مێکزیک ساز بکات و ئەم باجەشکەم بکاتەوە کە خەڵک دەیدەن بە حکوومەتی فێدراڵ. ئەمڕۆ بیمەی ئۆباما وەک دەستوری وڵات ماوەتەوە و تەنانەت کۆشکی سپیش پێشبینی ناکات کەی سازکردنی دیواری سنوور ڕەنگە دەست پێ بکات ئەی سەبارەت بەکەمکردنەوەی باج. زوێشیان مانگە ئەنجومەنی نوێنەران یەکەم بەرنووسی یاسایی کەمکردنەوەی باجی لە ماوەی زیاتر لە 10 ساڵدا پەسەند کرد. پێویستە گەشەکردن ڕەخساندنی هەل بگەڕێنەوە سەردۆخی پێشوو هەروەها ئەو شتە جوانەی کە بە سۆزەوە بە بیرۆکەی ئەمریکا ناوی دەنین. کۆمارەکان بۆ ماوەی چەندین ساڵە بەرهەڵستی کەمکردنەوەی باج لە سەرانسەری وڵاتن. لە دەمێکدا باجدانی کۆمپانیەکانی بە شێوەی دایمی کەم دەکاتەوە و $1 تریلیۆن و 500 میلیارد دلار لە ماوەی 10 ساڵ بە قەرزی نیشتمانی زیاد دەکات. کۆماریەکان بەرنووسێکیان خستۆتە ڕۆ کە پارە لە خەڵکی مامناوەندی دەستێنن بۆ ئەوەی گیرفانی هەر دەوڵەمەندەکانی پێپڕ بکەن. خاوەن کۆمپانیەکان پارەی باج کەمتر بدەن، کار و پێشە بۆ دەرەوە بنێرن و قەرزی نیشتمانی زۆر زیاد بکەن. ئێستا هەموو کەس چاوی لا سێنێتە کە کۆمارەکان دەیانەوێت باج کەم بکەنەوە و بیمەی ئۆباما هەڵبوەشێنەوە کە پێویستە ئەمریکیەکان خاوەنی ئەو بیمە بن دەنا بە پارە سزا دەدرێن. ئەوان بۆ سەرکەوتن پێشنگن باشدان لەسەر دەوڵەمەندان کەم دەکەنەوە و میلیۆنەها کەس لە بیمە بێبەش دەکەن. تەنانەت دەگەر کۆمارەکانی سنێت پلانی خۆیان بۆ کەمکردنەوەی باج پەسەند بکەن دەبێت لەگەڵ ئەو بەرنووسە ئەنجومەنی نوێنەران لەسەری ڕێک بکەون و هەم لە ئەنجومەنەکە و هەم لە سێنێت دەنگی لەسەر بدەن. واتە چەند حوت و پێشەوەی کۆنگرس بە بۆنەی پشودانی کریسمس کار ناکات. یەکەم هەڵبەت باوەڕم بە نزاکردن هەیە و هیوادارم هەتا کریسمس ئەو کارە ئەنجام بدەین.
سەرۆک دانەڵد ترامپ لەم بارەوە هەروە خۆشببینە. ئێمە دەمانەوێت بۆ کاتی کریسمس بازدانی خەڵکی ئەمریکا زۆر کەم بکەینەوە بەو هیوایی ئەوە دیارێکی جوانی کریسمس بێت. کۆمەرەکان لە سنێتدا زۆری نەنین ئەوە ژوا دەکات نەتوانن لە مەسەلەی یاسادا پشتیوانی دموکراتەکان بۆ لایخواان وەدەستبێنن. ڤان هەیامان شەرمەزارین سێکسی لە ئەمریکا بوونە ناڤڕۆکێ بەرنامین سیاسی و کۆمیدی و پێکەرینکان دێتەڤایە شێوەیەن ڕاگەهاندنی و تەلەڤیزیۆناندا و ژمارە خانمین کو هەڕاستکردنین سەکسی و زێدەگاڤیان لە هەمبەرخوا ئەشکرە دکن ئەو ژی زێدە دەبن هەلبەت دگەهتە سەرۆکانژی. سەرۆک لندن جۆنسن یاسازانێکێ ناسکری و سەرۆکێکێ کاریگەر بوو. نویسکارên ژیاننامان dibêjin ew kesekî jin hez bû û rastî gelek fêhetiyan hatibû. Ew neyekî tenê bû tûj bûy. Dîrûgizand wê bawerê dane ku Thomas Jefferson zaro ji kuêleya xwe selî Hemingway hebûn. Yek ji pisporên dîrûknasiya serûkan dibêje hêbetî nemîne ku hin siyasetvan çav li derin. Xwe siyaset çi ye eger xapandin nebe ew vê dikin da ku bijîn. Dibêjin John Kennedy bi çavlideriyê gelekî meşhûr bû. Di her du qonaxên berî qesraspî û di dema qesraspî da. Piraniya Emerîkan di dema xwe de afyek nedizanî. Rezamendiya li ser peywendiya kesên balêg bi hev re ne tiştekî bêqanûnî ye. Em dixwazin bikarbin mirovên ku dikevin dîvkiçên 14 salê jiyên din cida bikin. Tevî ku ew tiştekî xirab e, gava li dadgehê bûna, dibe ku ew kes ji aliyê dadgehê ve wek tawanbar nehatane dîtin û belku kiryarên wan jî wek êcizkirina seksî nehatane pejirandin. Bill Clinton berî bihê helbijartin, destdirêjiyên seksî encam dabûn. Paşan li jêr sûndxwarinê da nerastî gotibûn. Hat bi dûrxistin lê paşan bêtawan hat derxistin. Guman nîne ku Clinton kesekî bextewer bû. Eger tora medya niha heyî li dor wî ba, ew qet rizgar nedibû. Di sala 2015 da berî ku bibe serûk, Donald Trump bi tawana têkiliya bi jinan ra hatbû girtin. Ger tiştên ku pêpesna xwe daye hatine tomarkirin, hingê ew du zekê giring e ji ber ku bi destan girtina jinekê ji beşên wê yên taybet dikare bibe tawaneka seksî. û bi rastî ew yek dikare bibe sûçekê tawankarî. Bêguman delîla me tinê tiştên ku wî gotine ye. Dîrûknas Revis dibêje têzanîn ku zelam di nav dayên serok jî zêde diçin. Zêdebarî ku di dema nerewayît navbera zelam û jinan da rû didin, rê bi wan têdayîn heta ku tekez bikin kanê rast e yan na. Şareza dibêjin qurbaniyên destdirêjiyên seksî gelek derketine pêş. Her çanda rastî derxistina wan ya pêşberî raya geştî bi zehmete jî bi taybet kesên destselata wan heye ji wan a rewişta serûkan û tevgeriyana wan li pişt dergehên dayê xistî. Hûn ji bo nûçe û pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerê ne. Nûçeyên giring ji bo we dişopînin. Bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bernamên siyasî, hunerî û ronakbîrî, bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televîzyon û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayî yên pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane. We ciyek rast hilbijartiye. Dengê Amerîka jê derherî bawer pêkirî. پاپا فرانسیس لەگەڵ ڕێبەری سیڤیلی میانمار ئاون سان سوچی کۆبەوە ڕۆژێک پاش ئەوەی سەرکردەی لەشکری وڵاتەکە ڕایگەیاند بە پاپای گوتووە هیچ جیاوازیەک لەسەر بنەمای ئاینی لە میانماردا ناکرێت. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانیش لەشکری میانمار تاوانبار دەکەن بەوەی هەوڵی پاکتاوی نژادی بە توندوتیژی دژ بە موسڵمانە ڕۆهینگاکان دەدات، هاوکات ئاون سان سوچی کە خاوەنی خەڵاتی نۆبڵە بۆ ئاشتی ڕوبەڕووی ڕەخنەیەکی زۆر بۆتەوە بەهۆی هەڵوێست وەرنەگرتنی لەسەر ئەو قەیرانە. پاپا فرانسیس لە ڕۆژی دووشەمە گەیشتە میانمار و سبەینێ چوارشەمە دەچێتە بانگلادێش کە سەدان هەزار موسڵمانی ڕۆهینگا بەهۆی توندوتیژەکانی هەرێمی ڕاخاین ئاواری ئەو وڵاتە بوون. لە نیڤا باژارê ناشفلê ئۆستانی تێنیسی خانمێک bê Janîna Kemancî û Samayê li ser cadan sirinca xelkî radikeşexwe helbet şeydayên mûzîkê li ser li her cihî û li her demî jî yer hene li cem wê xanimê radiwestin ji bo derdemekî xweş derbas bikin. لە نێو ئاپۆرای خەڵکو و شارێکی پڕ لە گۆرانی شەقامەکان دەنجی مۆسیقای لێ نابڕێت.
چەمانچە ژەنێکیش لەگەڵ سەمایەکی ڕەسەن ڕێبوارەکانی ڕائگرت. مەرج نییە ئەمە مۆزیکێکی ڕۆمانسی بێت. ئەم پارچە مۆسیقایە واتای مۆزیقێکی ڕەسەنی ئێرە دەگەێنێ. 100 ساڵ لەمەوبەر لێرە لێدراوە. ئێرە شاری مۆسیقایە وانە؟ ئەم سەما و مۆسیقایەش ئەم مێژوە بەرجەستە دەکات. ئەم کیژۆڵەیە دەخوازێ ئەو مۆسیقا و سەما کلاسیکەی تێنسیەکان بێنێتەوە یادیان. ئەوەش لە پەرۆشی خەڵکەکە ڕوون بوو. کەمانچە و سەمای ئەم کیژۆڵەیە کاری خۆی کردبێت. مۆسیقا و سەمایەکی دێرینە کە سەماکە دەکەم مۆسیقایەکەشی لەگەڵدایە پێکەوە ئاوێتە دەبن. بە باشترین شێوە دەکەم لەسەر شەقامیش بەو شێوەیە دەکرێت. خەڵک حەزیان لێە و چێژی لێ دەبینن. خەڵک ناخوازن بچنە کۆنسرت و ئەمە ببینن. لێرە بۆ چەند کاتێک گوێ لێ دەگرن و دەڕۆن. لەنێو ئەو هەموو مۆسیقا و گۆرانیەی کانتری میوزیک، ڕاپ و جاز و پۆپ و میوزیکی دیجیتال هێشتا هیوایەک بۆ ئەم کارە کلاسیکیەش هەبوو. پێ دەچێت ئەم خانمە بە گەڕانەوە بۆ هونەریەکانی ڕابردوو گوزەرانی باش بڕوات. خەڵک دێن و دەڵێن ئەوە مۆسیقایەکی کۆنی تەنەسیە. خۆشە لە نێو باڕەکان مۆسیقایەکی ڕەسەنی تەنیسی نابیستی. زیاتر مۆسیقای مۆدێرن دەبیستی. هەروەها ئەو سەمایشی لەگەڵدا دەکەم. ئەگەر ئەو بڕەپارەی هونەری سەر شەقام دەستیانەکەوێت کەمیش بێت، وەک دەڵێن ئەوان شوێن کارێک کەوتون کە خۆیان عاشقەکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ناشڤیل لە ویلایەتی تێنسی. بەڵێ هێرت دزانی یەکەم گشتدان گوباسی کودۆ دەرکەتین ئەو بوو شازادەی بریتانیا هاری بریادا ژنێمان بکە و دەستی کچەکە هونەرمەند کچێکی مێگن مارکل کە ئەکتەر و نمایشکارێکی ئەمریکیە و دەخی 3 ساڵیش تەمەنی لە هاری گەورەترا. لە هاری گەورەترا ئۆکەی دزانی هاری یەکیش نافدارێن دنیاە هەلبەت بنەماڵە شازادەین بریتانیایە لێ وی بخوا گەلێک خزمەت گەلێک ئەمری خۆ دەرباس کرد لەشکری بریتانیدا 10 ساڵە لەشکریدا بوو لە ئەفغانستانی گەلە خزمەت کردیا لێنها ڕاوستای بوو کاری خۆرخوازی و کاری خۆ بەخش دکا. بەڵێ دەخیل مێگنیش کەسێکە کە دایکی ڕەشپێستە و باوکی سپی پێستە و هەروەها خۆشی پێشتر با بڵین پرۆسی هاوسەرگیری کردو بەڵام لە هاوسەرەکەی جیابەتەوە و ناودارێکی تەلەڤیزیۆن و سینەمایە. سپاس بۆ و هەتا ڕۆژە هەینی خوداحافیز. هارێک شاد و بەختەوەرە.